الشيخ برهاني الشيخ محمد يخبرون خاوني بيشانغاي نرجس اما زیاد لە 23 ساڵە خەریکم کاری نتوانە بڵێم یەکەم کەس بوون کە عەترمان بە کیلۆ یا بەم شێوازە هێناوەتە کوردستانی عێراق وەختی خۆی لە ڕێگەی سووریاوە کە سووریا شوێنی حەزارەت و شوێنی کەسابەت بوو بەڵام بەداخەوە ئێستا ڕووخاوە ئێمە یەکەم کە زەم عەترانەمان هێنا شاری سلێمانی و کوردستان و بە شارەکانی کابڵاوەمان پێ کردو هەر لێرەژەوە چوو بۆ ڕۆژهەڵاتی کوردستان بۆ شارەکانی سنە و مەریوان و بۆکان و جوانڕۆ. عەترێکێکە لە پێداویستەکانی مرۆڤایەتی معلومی بینەرانە هەر لە سەرەتای دروستبوونی مرۆڤایەتیەوە کۆمەڵێک خۆراک و پۆشاک و شتێک کە سەر بۆ حەزرەتی ئادەم و دایە حەوا کە دروست بووە یەکێک لەوانەش عەتر بووە. ئەتوانم بڵێم پێداویستێکی سەرەکی ڕۆژانەی هەتاکو ئێسەش سپاس بەخواکەوە خەڵکی ڕووی تێکا بەڵام بەداخەوە بەهۆی زۆری و جۆری نەوعەکانەوە یاخود بەهۆی زۆری دوکانەکانەوە کە لە کوالێت و بەرنامی بۆن فرۆشی لایەن داوە چونکم هەنێکەس ویژدانی نییە لە بەکارهێنانی بۆنەکانە هەوڵ ئەدا زۆرترین تەزویر و زۆرترین دەرمانی تێکا تاکو ڕۆژانە زۆرترین فرۆشیە بێ ئەمەش کاری گرتە سەر ئەو دوکانانەی کەوا زیاتر ڕازگۆی ئەەکەن بەڵام لەبەرەوە کە لەگەڵ بازاڕەکانی یا بۆ هەرزانی یاخود بۆ کوالێتی کە نزمیەکەی بازاڕەکە کەمی کردەوە خۆشتان نەزانن بۆن لە چەند شتێک دروستەکرێ. ئەتوانم بڵم یەکێک لە گرانترین بۆنەکانی سەر زەمین کە خوای گەورە لە قورئانە ئاماژەی پێ کردووە مسک و عەمبەرە کە ئەو دوو بۆنەیە لە بەهەشتەوە وەکو نیعمەت تێدا بەریەوە بۆ سەر زەوی و ئەتوانم بڵێم گرانی نرخی ئەم دوو بۆنە لە گرانی نرخی ئاڵتوونی ڕەش ئەتوانم بڵێم سعرەکانیان هاوتایە چونکو مسک تەنیا لەشی ئاسکێکایە و ئاستکانش کە لە چیای ئەڵپ و لە بەرزایەکانی ڕووسیا ئاژین چەوری ناوسیان ئەیتوێنەوە سەرنجام بێ بۆ بۆنە کە پێوترێ مسک عەمبەریش لە سکی ئەو حوتانەیە کە لە بیان ئەو نەهەنگە گەورانەیە کە لە دەریا و زەریاکانە ئاژین و حەزرەتی یونس کاتێک کە خوای گەورە ئەو ئیشتەی بەسەردێنێ لە سکی ئەو نەهەنگانابوو کەواتە دەتوانین بڵین لە دروستبوونی عەتر بە تایبەتی مسک و عەمبەر دوو بۆنن هەر لە ئاسمانەوە خوای گەورە وەکو نیعمەت نادی بۆ سەر زەوی لە دوای ئەو بۆنەکان زیادی کردو. ئێستا وڵاتانی کە زۆرتر بۆنی تا دروستەکرێ دەتوانین بڵین فەڕەنسا، ئیسپانیا، هۆڵەندا وە شەریکەکانیش لە ئەڵمانیا و بەریتانیا و لە وڵاتەکانیش کە باسمان کرد هەن بەڵام زۆرترین وڵات کەوا هەر مەزرعی گوڵی تیاکریا بڵین کشتتوکاڵی گوڵی تیاگرێت چۆن هەر لە وڵاتی خۆمانە لە دەشتی شارەزور و ناوچەی پێنجێن تەماتە و شووتی و گەنمەکرێت لە وڵاتانش ئاوا گوڵەکرێ و لە ناو گوڵەکانە یاخۆ بڵین لە ناو مەزرعەکانە لە ناو کشتتوکاڵانە پیتاندن و هەڵماندنیان دانا و سەرنجام هەموو ئەو عەترانەی لێ دروستەکە ئێستا ئێمە بینین لە بازاڕ. عەترەکانیش زۆر نەتوانم بڵێم ئێستا من زیاد لە 500 جۆر عەترمەیە ئەو عەترانە ژنانە پیاوانە کچانە کوڕانە مناڵانە وە کۆمەڵی عەتریژمان هەیە خەڵکی باسیەکە گوایە بۆ نەخۆشی بەکاردێ بەڵێ من قەنەعەتم وایە هەموو بۆنێکی خۆش بۆ نەخۆشی بەکاردێ لەبەرەوەی ئەبێتە ئارامشی دەروون و یەکێک لەو عەترانەش مسکە عەتری نێرگسە کە چەندین فەرموودەی پێغەمبەری خوا صلی الله علیه و علی آله و سلم ئاماژەی پێ کردووە. ئەتوانین بڵین عەترەکان لەگەڵ وەرزەکانی ژا خۆ ئەگونجێنن. ئەم عەترانە کە دروستەکرێن لە چەند شتێک دروستەکرێت پێشەوە کە بگەوینە وەرزەکان یەکەم لە گژوگیا لە گوڵ لە قەدیدار و پاشان پاژماوەی ئەم گوڵ و قەدیدار و گەڵاکان بەکاردێنەوە بۆ معەتەر کە ئێستا معەتەرەکان لە بازاڕە ئەبینین بۆنێکی تیژی هەیە بەڵام مانەوەی کەمە. یعنی هەمووش ئەو کەرستانی کە عەتری لێ بەکاردێ هەتا ئاخری هەر سوودی لێ ئەبینێ و ئەو مادانەژی کە تێکەڵ بە عەتر دەکرێتوانم بڵێم لێرەوە بە بینەران و بە بیسەرانیش بڵێن عەتر چەند مادەیەکی تێکڵێ وەکو کەحۆل، گلیسرین، ئیسانۆل، ڤستانۆل ئەمانە کۆمەڵێ مادەن تایبەتن بە عەتر. ئێمە لەبەرەوە لە مختبەری زانکۆی سلێمانی کۆمەڵی ئیشکالمان بۆ دروست بوو ئایا عەتر ئەگەر کەحولی تیا بێ حرامە یا حەڵاڵە ئەو کەحولەی کە بۆ ئەم عەترە بەکاردێت تایبەتە بە عەتر بەس ناوی کەحول ئەگینا ڕەبتی بە کەحولی مەشروبات و ئەو بابەتانەی کەوە نیە بۆی بینەران لەوە مطمئین بن. عەترەکان ئەتوانم بڵێم ئێستا من کە لەم دوکانیام زیاد لە 400 نەوعم لایە پێچێت دوکانی کەش 200 هەبێ ئەوی کەش 300 هەبێ بەڵام ئەتوانین بڵێن نزیکی 1000 جۆر بۆنمان هەیە بە تێک ڕایبۆنەکان لە چەند شەریکەیەک وەکو باسم کە شەریکەی ئەڵمانی هەر چەند شەریکەیەکی وڵاتی ئەڵمانیا چەند شەریکەیەک فەڕەنسا، ئیسپانیا، بەریتانیا ئێستا سویسرا شەریکەی لوزی دەرکردووە ئەمانە هەموو شەریکەی عەترەکانن. عادەتەن لە ئێستا کە فەسلی ساردەکانە عەترە گەرمەکان بەکاردێ ئێمە عەکسی وەرزەکانەوەی لە کاتێکا کە وەرز ساردە ئەبێ عەتری گەرم بەکاربێنین هەم بۆنەکەی خۆشە هەم ئینسانیش پێی مرتاحە بێ لەگەڵ جسمە ئەگونجێ و لە کاتێکی ژا کە وەرزەکان گەرمن وەکو هاوین
یا سەرەتای بەهار و کۆتایی بەهار و سەرەتای پاییز ئەبێ بۆنی فێنک و سەرد بەکاربێنین بۆ هەموو وەرزەکان بۆنمان هەیە بۆ هەموو تەمەنەکان هەمانە و ئێستا بۆنی مناڵانیش دروست بە بۆنە مناڵەکان بۆی بە بۆن نەکەوێ ئەوەی کە زیاتر لێرە من لە کۆتاییە کە قسەکان ئەوە بکەینەوە من تەمەناکەم لە هاوڵاتیانی بەڕێز ئەوەی کە دەستیانەکەوێ نەک بۆی ئێمە عترمان لێ بکڕن لەبەرەوە عتر یەکێکە لەو شتە جوانکاریانەی کەوا تەواوی لانی کەم ئێمە چەند فەرمودەیەکمانەیە ئەڵێ گەر ئینسانی مسلمان باوەکو عاتر فرۆش وا بێگەر خەڵکیش لێ نەکرێ خەڵک سوودی لێ ئەبینێ کاتێ بەلایە تێ ئەپەڕی بۆیە بۆن خۆشکردنی خۆت خێزانەکەت مەجلیسەکەت کە تێئەچی یەکێکە لە هۆکاری بەدەستهێنانی و ئاوات و ئامانجانی کە مەبەستە ئێمە ئەگەر دیقەت بین کەسێکی وەکو جەنابتان یا هەر میشتەرێکی کە هەرچەنە قسەزان بێ هەرچەنە زانا بێ بەڵام کە ئەچێتە مەجلیسەکە ئەگەر بۆنێکی ناخۆشی لێبێت ممکنە کەمترین خەڵک گوێ لێ بگرێ لەبەرو ئەو پارەی کە عتر گران نییە عتر ئەتوانم بڵێم بە پارەی لەفەیەک بە پارەی دوو لەفەکە لە بازاڕە یا پیتزایەک ئەتوانی لانی کەم بەشی هەفتەیە دوو هەفتە عتری پێ بکڕی ئەوەی ژێ بەوکو مسلمان کە باوەڕمان پێ بچوم هەموو میلەتی کورد میلەتێکی مسلمانە بە تایبەتی بینەران و بیسەرانیم کەناڵی ئێوەش سوپاسیانەکەن کە هاتوونم دەرفەتیان بۆ ئێمە ڕەخسان سەرداری مرۆڤایەتی یا پێشەوای مرۆڤایەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وعلى آله وسلم چەند فەرمودەیەکیە لەسەر بۆن لەسەر دیاری بەخشین یەکێک لەوانەیەوە کە من بە خزمەتی گەشتم هەر دیارێکیان دیابێتێ ئەگەر ڕەتی کرد بێت و یاوەری نەکبێت تەنیا عتر و شیر یان بڵێن ڕیحانە و شیر ئەو دوشتیان دابێتە ڕەتی نەکردوێتەوە لە حیاتی ئەوەری گرتووە لەبەروی هەردووکیان یەکیان سوودمەندە بۆ جسم یەکیان سوودمەندە بۆ دەروون و بۆ کۆمەڵگاوەکو بۆنەکە و پاشان وتراوی ژاوی کە من بیستومە کە ئەفەرمودەیەکی کەی هەیە هەر پارەیەک بدرێ بە بۆن ئیسراف نییە ناکەوێتە بۆنی ئیسرافی سەلەوە لە ئەشیای ماڵە لە سیارەیە لە جلوبەرگا سنوورێک دانراوێ بۆ ئەوی کە بەکاری بێنی بۆی بەشی کە بەڵام بۆ بۆنکڕین ئەوەی کە من بیستمە فەرمایشتێکی سەرداری مرۆڤایەتەیە کە بۆنکڕین هەرچێکی پێ بدەی ناچێتە بابی ئیسرافەوە جا ئێمە ناڵین هەموو پێ بدە ئەڵێن مقدارێک لەو پاری کە ڕۆژانە مانگانە دەست دەکەوێ خۆتی پێ بۆن خۆشکە مەجلیسەکەت کۆڕەکانت لەبەرەوە دڵنیا بە خۆ بۆن خۆشکردن بەدەر لەوەی کە دڵی خەڵک خۆشەکەی ئەجرێکیشی لای خۆ پێغەمبەری خوایە لەبەرەوە تۆ نابیتە هۆکاری ئازاردانی دڵی هەر مرۆڤێک ئیتر لە مزگەوتە لە دائیرەیە لە ماڵە لە هەر شوێنێک بێت خلوزي اكيد السري وبونك ايه بونا كيف الزريا بويا حسن سيانا عطر باي چنه بۆنەکان وەکو پێم وتی لە ئێستادا ئێمە لەبەر وڵاتی ئێمە هیچ سنوورێکی نییە بۆ هێنانی شتی دەرەکی بەڕاستی لەگەڵ ئەوەژا کە سنوورنی ئێمەش خۆمان وەکو مرۆڤەکان وەکو کوردەکان وەکو مسلمانەکان نتوانم بڵێم لەبەر تاقیکردنەوەیکی قورسان کە ویژدانمان لەغ بۆ لە پێناوی پیاکردنی پارەدا ئەجینە هەر ئەم بۆنەی کە ئێستا لە وڵاتی ئێمە ئەگەر کیلۆیەکی لەم بۆنە لەم بلاک ئەفغانیۆ کە یەکێکە لە بۆنەکان بە 250 دلار کە گرانە لەوە ئەچێت لە دوبەی و قەتەر و بەحرین بە 500 دلار بێ بۆچی لەبەرەوەی لێ کوالێت و کۆنتترۆل هەیە لێپرسینەوە لێپێچینەوە هەیە بەڵام خۆی گەرم ئێمە وەکو مسلمان باوەڕمان بەخوا هەبێ خۆ لێپێچینەوە و لێپرسینەوە کوالێت و کۆنتترۆلی بەهشت و قیامەت لێرە سەخترە بەڵام بەداخەوە ئەمەش هۆکارێکە کە تاجرەکانمان یا بازرگانەکەمان کەمێک بێویژدانیەکەن بەڵام هۆکاری سەرەکی تر هۆکاری ئەوەی کە ئەوان ئەم شتە دێنن ئێوەی هاوڵاتین کە گوێ لە منەگرن یعنی معقول نییە تۆ کاتێک کە دەی بۆنێکە کڕی لای من ئەگەر شوشەیەکی وا بۆن بە 20,000 دینار بێ لە دوکانێکی کە بە 5,000 دینارە ئەبێ خۆت بپرسی بۆ خۆ ئەم بۆنە من 15,000 خێرم نەخسۆتە سەری دڵنیا بە کوالێتی بۆنەکە نزمە کەواتەوە ئێوەی کڕیار و هاوڵاتیانن ئەبنە هۆکاری زیاتر خراپبوونی بازار لەبەرەوە من تکام وایە لە تەواوی مشتریەکان بزانن لە کێشتەکڕن نەک بۆن هەموو شتێک بەڵام بۆن بە تایبەتی لەبەرەوە ئێمە ئەم دەرمانەمان لایە کە پێی ئەوترێ کە حول حەزەکە مشتریەکە ئەمە ببینن ئەم شوشەیە من لێرە عیدەم بە 10,000 دینار بچووکەکەی بە 5,000 دینارە ئەگەر ئەم شوشە 50 ملیم عترەگرێ من 30 ملیم عتری تێکەم و 20 ملیم کەحول ئەیەم بە 10,000 دینار هەر ئەم شوشەیە عکسی کەمەوە 15 ملیم عتری تێکەم و 35 ملیم لەم دەرمانی تێکەم ئەتوانم بیم بە 5,000 دینار بەڵام سەر ئەنجام بۆنەکەی نامێنێتەوە پارەکەت بەزای ئەڕوا لەبەرەوە عتر مەجای فێڵی زۆرتیایە بە ڕوخسار و شێواز تێمەکەون پێ ئەچێ من کابراایەگوم لە ڕوخسارە خەڵک وا بمبینێ کەسێکی متەدەین بم نەخێوانە کوالێتی عترەکە ئیمان و ئەخلاقی من دیارەکات ئیتر هی عتر هینی کڕینی موبایل هینی کڕینی خواردەمەنی لەبەرەوە تەمەناکەم لە کڕیار و مشتریەکانمان باواعی من
بەڵێ من کابراایەکەم خراپم بەڵام ئەتوانی لە من چاکترێ بگەڕی شتێکی باشتر بدۆزیتەوە لەبەرەوە عەتر هەموو مەجالێکی فێڵیتایە و ئێستش کۆمەڵ لە دوکان لە بازاڕا دروست من حرمەتمەیە بۆ هەمیان قوتیان لەسەر ئەو کارەیە تەمەنە ئەەکەم ڕاستگۆیانە بە مشتریەکان بڵێن با ئیشەکەمان خراپ نەبێ ئەگینا عەتر بەدەست خۆمانە تەزویرکردنی خۆی تەزویر نییە ئەویش دەکەوێتەوە سەر ویژدانی ئەو فرۆشیارەکە لە شوێنەکە دانیشتەوە. عەترەکانیش هەروەکو هەموو شتەکانی بازار نرخی جیاوازە. ئێمە بۆ منە کۆمەڵی عەترمانەیە لەبەرەوە چەند ساڵێ لە وڵاتە ئەوەکو تیرۆز، کشمیر، هاوای ڤیجی، وانمانشۆ، لابیدۆس ئەمانە شوشەیەکی لەم قیاسە من بۆیە ئەمە دێنمەوە شتێکی نۆرماڵە بە 5,000 دینارە. هەر عەترمان هەیە بۆ نمونە کریت ئەڤینتۆسی تۆپ، بۆ نمونە عەتری مسکی عێراقی خاس، بۆ نمونە ویسالی سعودی، بۆ نمونە عەترێکمانەیە بە ناوی فیرعەونەوە، زۆر ناوی تر بلاک ئەفغانیەوە. ئەمانە ئەگەر شوشەیەک لە عەترە ئاساییەکان بە 5,000 دینار بێت لەمە بە 40,000 دینار و بە 30,000 دینار و حتا ئەویش بە سعرەکانی تا 25,000 یعنی لە 25,000 دەست بێکە بۆ 50,000 بەڵام کووالیەتیەکەی زۆر لەوانە باشترە کە بە 5,000 دینارە کەواتە کوردەواری خۆمان قسەیەکی لە کاڵا بەقەت باڵا تۆ چەنم ئەدەیتێ منی ژەونەت ئەدەمێ بمێنێتەوە بەڵام خراپەکەن لە کڕینی من تەمەناکەم لە باتەوەی مانگێک 2 عەتر بکڕی 2 مانگ 1 عەتر بکڕە و پارەی هەموو دوکان کۆکەرەوە ئەیەنی بۆنێکی خۆش و زۆرتری ژمانەوەیە بێ و مەرجی ژنی هەموو ئەم بۆنانە لە هەموو دوکانێک دەست بکەوێت چونکم بەڕاستی دوکانی وامانەیە فرۆشی کەمە من کیلۆی عەتر دێنم ممکنە لێرە ئێمە هەم جملە و هەم مفرەدی ژەکەین لەبەرەوە ئێمە بۆ دەرۆی هەرێمی کوردستانیش عەترە نێرینەوە وەکو پێم وتن 20 ساڵ زیاترە بە پەیوەندیمان بە شارەکانی کوردستانی ڕۆژهەڵاتەوەیە براکانمان لەوێ زۆر عەترمانەیەک ئەوەندە گرانە لەوەچی ئەوە نیو کیلۆمان لێکڕن خۆمان نیو کیلۆی لەبەرەوە مایەکەی گرانە لەبەرەوە با مشتریەکان تێبگەن هەر پارەیەک بە عەتر دەدەی بە زایع ناچێ بەڵام بزانێ لە کێیە کڕی و عەتری ژمانەیە ئێمە ئەتوانم بڵێم مانەوەی لە 12 سەعاتەوە هەتاکو 48 سعات بە جل و بەرگەوە بمێنێتەوە ئیتر من لەوە زیاتر ناتوانم بڵێم عەترمەیە هەفتەیە بمێنێتەوە لەبەرەوە باوەڕ ناکەم شتی وا هەبێت. ئەو عەترێ مەکەیدین بە خەڵک هەمیشاوە تاقیەکەینەوە لە پێشابووی هەم زانین پەمپەکە ئیشەکە هەمیش بۆنەکە یەکسە بڵاو بێتەوە زۆر جار خەڵک لێوە دێڵێ لەو بۆنم بەرەکە ئێستا بڵاو بووەوە ئەمە هۆک خۆی شل بەستنیێت یابان ئێمە هەمی دایسن کە پزنین ئەبێت تونگیکەی کە تونگە دەری کێشەیەکی نێو سەرنجام لە شوێنێک ئادانی و عەتریش ئەگەر هەتا بۆ تانەکرێت کە ئیکڕن لە ئێمە بیکەنە سەلاجە با لە شوێنی ساردا بێت بە تایبەتی ئێستا سار دەکەنە بەڵام لە هاوینە ئەم عەترە مودەتێک لە سەلاجەیە بێت کارلێگەکە لەگەڵ مادەکەیە سەرنجام و عەترە بۆنێکی خۆشتری ئەبێ خۆی عەتر لەبەرەوە کۆمەڵێ مادەی تایە مادەکان وکو هەڵچوون وایە کاتێ زۆر کەسمانەی لە ئۆتۆمبیلە دایانێ بەلاری دایەنێت بتێونەتەوە بەهۆی گەرمیەکەەوە بەهۆی شلبوونەوەی ئەم پەمپە لە هاویناکە داغەیە لێ ئەچێت بەڵام ئەگەر ئاوە بەڕێکی دای بنیت هیچ کێشەیەکی نییە بەڵام ئەوەی کە من بیستمێتم لە ئێستادا ئاڵێن توێژینەوەی بە تایبەتی تەندروستی ئەڵێن بەکارهێنانی عەتر لە ناو سیارەدا باش نییە لەبەرەوە کەپسە هەتا بۆ دەکرێت لە دەرەوە بیە لە خۆت و با بۆنەکەی لەوێ بێت نەک یەکسەر بەکاری بێنی و عەتریش بۆ داژبڵی سیارە و بۆ هیچ شتێک نابێت لەبەرەوە مادەیەکی تیا بێتە هۆکاری کاڵبوونەوەی ئەبێ بتێت لە سەقف و لە گاڵیەکەی چونکم عەتر یا لە داژبڵ یەکسەر ئەو ڕەونەقەیە تێگەچە ئێمە شتێکی کەمان هەیە کە پێوتر عەتری ناوماڵ ئەمانش کۆمەڵێک بۆنی خۆشن ئەتوانین بڵێن لەم شوشانایە ئەمە عەتری ناوماڵە ئەم عەترە ناوماڵانە وەکو پێم وتن لە پاژماوەی گوڵوگیاکان دروستەکرێ ئەتوانین بڵین هادیئتر و بۆنی خۆشتر ئەم شوئینانی لەگەڵای ئەم با بڵین چیلکان ئەمیانم دارانە ئەیکەیتە ناوی هەڵێ چڕ و لە ماڵەوە دانی ئەمە بۆ فەرمانگە گشتیەکان بۆ مزگەوت بۆ دایر بۆ ماڵ بەکاردێ نرخی ئەمانش هەرزانە هەموو کەسێک دەتوانێت بیکڕەوە دانەیەکی ژنانی کەم بەشی 2 مانگەکە چونکە بێ هەوابی باو بڵاوی کاتەوە ئەمەش تایبەتە بە ماڵان ئیتر وە شتی کە ژمانەیە تایبەتە بەناو ئۆتۆمبیل کە ئەمە تازە شتێکی تازەیە هاتووە هەڵیە چڕیت بۆنەکە لە ڕێگەی ئەم تەختەوە یا بڵین ئەم دارەوە بڵاو ئەبێتەوە بەناو سیارەکەدا هێواش هەڵی ئەمژێ و بەلای ئاوێنەکەەوە هەڵیەواسیت ئەمە تایبەتە بە ئۆتۆمبیل ئەم ئامێرانشمان بۆ هاتووە چەند ئامێرەکان کۆنن بەڵام
شێوازەکانیان تازەیە ئەمە بۆ ماڵ بەکاردێت ئەویشیان بۆ مزگەوت و شوێن بە تایبەتی بۆ ماڵانش کە بۆنە ئاینیەکان ئەکەن ئەمە خەڵوزێکی تایبەتی خۆی هەیە خەڵوزەکەکەیتە ناو ئامێرەکە و گەشتەکەیتەوە و ئەم بۆنەش پێوترێ عوت وشکە ئەیکەیتە سەر خەڵوزەکە و بە بۆنەکە بە شوێنەکەدا بڵاو بێتەوە ئەمە جۆرێکی ترمانەیە هەر لەمانە هەمان ئامێرە ئەتوانی مۆمێکی بچووک ئەکڕیت مۆمەکان هەیە لە بازار ئەیکەیتە ژێر ئەم با بڵین قاپە و لەناو ئەوە دایئەنیت ئەو کاتە ئەم کاسەی ناکەیتە ژێر تەنیا ئەمە ئەەکەیتە سەری مۆمەکە ئەەکەیتە ناو ئەمە ئەەکەیتە سەری و ئیتر ئەگەر سەری بنێتەوە بۆنەکە لێرەوە دەرەچێمە هەمی کوونەخۆی ئەم دوو جۆرەمانەیە بە مۆم ئیشەکە و بە خەڵوس ئەمە شتێکی تازە هاتوون ئامێرەکە بەکاردێ بۆ چەند ساڵێک تۆ دوایی تەنیا خەڵوزەکە و بۆنەکە ئەکڕیتەوە ئەمەش ئەو بۆنانن کە زیاتر بۆنی ئاینین بۆ مەولود نام و مناسبە ئاینەکان بەکاردێ بەڵام ئەمە جیاوازترن لەو بۆنانی کە وەکو باسمان کرد کە بۆ ماڵ بەکاردێت